هەر بۆ گفتوگۆکردن سەبارەت بە بوومەلەرزە و کاریگەریەکانی لەسەر مرۆڤایەتی گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ئارام نامیق پسپۆڕی جیۆلۆجی دەکەین کە بەڕێزان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر ئارام سڵاوت لێبێت. وەکەوەی کە باز دەکرێت ئەم بوومەلەرزەیە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا هاوشێوەی نەبووە. بۆچی ئەم جارە بەم پلە ڕێختەرە یاخود بەم بەهێزیە ئەم کارەساتە ڕوویداوە؟ هۆکاری چی ئەم بەهێزی بوومەلەرزەیە ئەم جارە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە هاوسۆزی خەم و پەژارە دەرەبڕم بۆ قوربانیان و زیان لێکەوتانی هەردوو دیوی تورکیا و سووریا لە ئەنجامی ئەم بوومەلەرزەیەوە. بەڵێ بۆ وەڵامی پرسیارەکەت ئەو بوومەلەرزەی کە ئەم جارە ڕوویە بە گوڕی 7.8 بە پێوەری ڕێختەر کە ئەم پێوەرێکی کراوەیە کە بڕەکەی 7.8 بۆ ئەم جارەیان بۆیە ئەم جارە بەم بەهێزی ڕوویە چونکە ئەوە چێ بۆ چەند سەد ساڵێکە بێت لەم ناوچەیە بوومەلەرزەیەکی وا بەهێز ڕووی نەیاوە. ئەمە لە ئەنجامی کۆکردنەوەی ئەو هێزانەیە ئەو سترێسانەیە کە کۆ بێتەوە لە چینەکانی زەویە لە ئەنجامی کۆبنەوە و لە ئەنجامی بوونی ئەو شکانی کە هەیە لە چواردەوری ئەو منتیقەی مەرەش کە هەر سێ پلێتی عەرەبی و پلێتی ئەنەزۆڵی تورکی و لەگەڵ پلێتی ئێرانیە کە هەرسێکیان لەو ناوچە ئێن لە یەکە بەتایبەتی ئەو منتیقەیە بۆتە هۆی خاڵی بوونەوەی ئەو هێزی کە ساڵەهای ساڵە کۆبۆتەوە لە ناو چینەکانی زەویە و بۆتە هۆی ڕوودانی ئەو مەلەرزەی کە بەم گۆڕە هاتۆتە پێشەوە. باشە بەڕێستان وەکو پسپۆڕێک وەکۆی کە باسی دەکەی ئەمە بۆتە هۆی خاڵی بوونەوەی ئەم هێزەی کە هەیە بۆی هەر سێ پلێتەکەی کە لە ناوچەکەدا هەیە، یعنی تەواو خاڵی بۆتەوە هێزەکە ئەگەر و مەترسی دووبارە بوونەوەی هەیە؟ بەڵێ لە زانستی بوومەلەرزە یعنی کاتێک مۆلزێ ڕوئەیات لە پێش بوومەلەرزەکە کۆمەڵێک بوومەلەرزەی بچووک ئڕوئەیات دوایەوە بێتە هۆی ڕوودانی مۆلەرزە گەورەکە بە بڕ کە ئێستا ئەم کاتەی یان لەم کاتە 7.8 کە گەورەترین بڕی مۆلەرزەیە. دوای ئەوەش کۆمەڵێک مۆلەرزەی بچووک کە ڕوئەیات لە چاو 7.8 کەمە پێوترێت پاش لەرزەیە پاش مۆلەرزەکە. بەڕاستی ئەمی کە ڕوویە 7.8 لە دوای ئەوە کۆمەڵێک مۆلەرزی کە ڕوویە کە بەڕەکانیان تا 7.5 ڕۆشتوو، یعنی کەواتە ئەمەش هەر کاولکاریە بەڕاستی 7.5ش اینجا تاکو ماوەیەکی کەش ئەم بوومەلەرزانە بە بڕی کەمتر بە ژماری کەمتر تەئکید ڕوئەیات هەتاکو زەوی دەچێتەوە حاڵەتی تەوازن و استقراری خۆی هەر ڕوئەیاتەوە و بەڵام بە بڕی کەمتر و هەر ترسناکە هەر لە هەمان ناوچە ڕوودەداتەوە یاخود بە جیاوازی لە ناوچەکەدا. بەڵێ یعنی لەو ناوچەیە ڕوئەیە چونکە فۆکەسی بوومەلەرزەکە واتە ئەو شوێنەی کە سترێسەکانی لاتو دەرەوە هەر لەو ناوچەیە و هەر لەوێش خاڵی بێتەوە بەڕاستی خاڵی بوونەوەکە بە مەراحلە بە هەنگا هۆنگاوە نەک یان لە یەکاتە بۆی ئەو مەلەرزانە ئەبەو شێوە ڕوئەیات یان بێ کە ڕەتەمنایەت دەرەوە بە ستێپ واتە هەنگاو ئەم مەڕهینانەی دەرەوە ئەم مەلەرزانە لە ئەنجامە بۆی ئەو بڕەکەمەکە چونکە هێزەکان کەمی کردووە زۆربەی زۆری هاتووە دەرەوە ئەوەی کە ماوەتەوە ئەوێت بێتە دەرەوە بۆی زەوی بچێتەوە حاڵەتی استقراری خۆی. بەڵێ دکتۆر ئەگەر تێبینی بکەین لە ماوەکانی ڕابردووشدا لە وڵات و ناوچەی جیاجیا بە هەمان پلێ ڕێختەر بگرە زیاتریش بوومەلەرزە ڕوویداوە، بەڵام بەم ڕادەی کە ڕوویدا لە تورکیا و سووریا کاولکاری بە دوای خۆی دانەهێناوە. دەمەوێت ئەوە بپرسم پەیوەندی بە ناوچەکانەوە هەیە چ هۆکارێک وا دەکات کە لە شوێنێکدا کاولکاریەکی تەواو بکات بەڵام لە شوێنێکی دیکەدا بەو ڕادەیە نەبێت لەگەڵ ئەوەیدا کە پلێ ڕێختەرەکان هەمان ڕێختەرن بگرە زیاتریش؟ بەڵێ بێگومان لە زانستی جیۆلۆجیە و بەتایبەتیش لە زانستی سەراکچەرەکەیە کۆمەڵێک تایپی فۆڵتمان هەیە واتە درزەکان. هەچ کاتێک بوومەلەرزەیەک لەسەر تایپی سترایکسلی فۆڵت واتە لێخشاندنی هەردوو پلێتەکە لەسەر یەکتری ئەوە بێتە هۆی ڕوودانی مۆلەرزێکی گەورە. باشی نمونەش بۆ ئەمە کە هەمان بێت دوو مۆلەرزە گەورەکەی سان فرانسیسکۆ بوو کە لە ساڵی 1906 و 1999 کە کاولکارێکی زۆر گەوری بەدەوای خوای هێنا کە بڕەکەیان زۆر لەمە گەورەتر بوو لە دەور و پشتی 8.5 و بەرەوتر بوو ئەوەی ساڵی 1906 8.9 بوو کە کاولکارێکی زۆری بەدەوای خوای هێنا کەواتە ئەو تایپی ئەو داشکانەکە هەیە کە لەم جۆرە
يعني زميل لەرزانە سترایک سلیپ فۆڵتی پێوتی واتە لێخشان بە شێوەی سڵایی لەسەر یەکتری بۆتە هۆی ڕوودانی ئەم بوومەلەرزە گەورەیە احتمال هەیە ئەو شوێنانیکەی بە هەمان ژمارە واتە بە هەمان بڕ بەڵام تایپەکەی گەورە یعنی نەبووە سترایک سلیپ فۆڵت نەبووە تایپێکیان بووە بۆیە زەرەری کەمترراوە مە خاڵی یەکەم خاڵی دووهەم شێوە و جۆر و تایپی ئەو خان و ستیانی کە لەو شوێنانە هەیە واتە بەقووەتیان واتە یعنی ڕەچاوکردنی کۆتی زرزالی واتە یعنی ڕەچاوکردنی سەیفتی بۆ خانوەکان دەوری زۆر هەیە لە کەمکردنەوەی زیانەکانە بەڕاستی ئەمی لە تووشیان ڕوویە هەتا ڕادەیەک ڕەچاوی ئەو کۆدە نەکرابوو و ئەگەر یعنی ڕژاو کرایە لەوانە بۆ زیانەکان کەمتر بواە هەبوو یعنی بینا هەیە لە پاڵ ئەو یعنی بینانی کە هەیە کە بینیمان لە تیڤیەکانەوە دوو بینا ڕووخاو و ئەوەی ناوەڕاست ماوەتەوە کەواتە یعنی ئەمە دەرەخات ئەوەی ناوەڕاست ڕەچاوی کۆدی زلزالی کردووە واتە بەکارهێنانی چیمەنتۆی زیاتر بەکارهێنانی شیشی زیاتر بەکارهێنانی یعنی هەڵکەنی سەبات بۆ ژێر زەوی ئەمانە هەمووی يعني ڕتاو کراوە لە ئەنجامە ئەو زەری پێ نەکەوتووە ئەوانەی يعني دەرو پشت بەتەواتی ڕووخاون کەواتە ڕەچاوکردنی ئەو کۆدە زۆر گرنگە بۆ منتەقەی کارەساتبار. بڵێ دکتۆر پرسێکی دیکە ینی زۆر لێرە و لەوێ قسە و باسی لەبارەوە هەیە مرۆڤ تا چەند ینی کاریگەری لەسەر ئەوەی کە لە گردووندا هەیە با بڵێن لە کەش و هەوا بە تا چەند کاریگەری نەرێنی بەسەردا هەیە بێتە هۆی ئەوەی کە گۆڕانکاری لە کەش و هەوا ڕۆبدادێکێک لەوانە لە بوومەلەرزە ئایا وایە ئەمە؟ مرۆڤ هەر لەو کاتەوەی کە هاتۆ سەرزەوی هەتا ئێستا ئەوێت هەچی کارەساتی سروشتی هەیە می بخاتە ژێرەسی خۆیەوە ئەوە بینیمان لە بیدایی ژیانی مرۆڤایەتیەوە کۆمەڵە کارەساتی سروشتی وەکو لافا وەکو گڕکان و تا دوایش ئەو کارساتانی کە هەیە هەمووی ئێستا هێواشەوە شۆتە ژێرەستی مرۆڤەوە ئەو کارسانی کە ماوەتەوە یان سروشتین و تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە بریتێ لە زەمین لەرزە بەڕاستی ئەبێشێک لەوانە هیکەشەیە بەڵامیشە لەوانە زەمین لەرزەیە کە تا ئێستا بە شێوەیەکی زانستی کۆنتڕۆڵ نەکراوە دلیل بۆ ئەوە هەتا ئێستا نازانرێت شوێن و کات و بڕی ڕوودانی مەلەرزەکە لەکوایە و مەبەستەکەم جگە لە کۆنتڕۆڵکرد مەبەستەکەم نابێتە هۆکارێک بۆ دروستبوونی ئەمە بۆی کارکردن لە ناخی زەوی و دەرهێنانی ئەم ماددانەی کە پێویستە لە زەویدا هەبێت بۆ سوودوەرگرتن لە بواری ئابووری و کۆمەڵک پرسی دیکە وەکەوەی کە دەگوترێت لە چەند وڵاتێکی ئەوروپیدا ئاوی گەرمی ژێرزەوی دەردەهێنرا بۆ سوودوەرگرتن ئەمە تا دوایی قەدەغە کرابەوەی ئەم گرفتانە دروست نەبێت چیتر؟ بەڵێ ئەگەر بەست لە هەڵکردنی بیری قوڵ بێت یان هەڵکردنی کان بێت بۆ دەرهێنانی مادە سروشتیەکان ئەمانە قەت نابێتە هۆی سەبەبێکی ڕئیسی بۆ ڕوودانی زەمین لەرزەیەکی بەم بڕا بۆ لەبەرەوەی کە قوڵایی ڕوودانی مەلەرزە لە قوڵایەکی زۆرایە بۆ نمونە ئەم بوومەلەرزەی ئێستا ئەگەر باسی بکەین لە قوڵایی 10 بۆ 7 کیلۆمەترە کامەکە یعنی بۆ ژەرزەوی بەڵام یعنی قوڵترین بیر ئەگە هەڵکەنێ بۆ نەوت لەوانەیە لە بینی 3000 متر بۆ 4000 متر بێت کە 4 کیلۆمەتر ئەو دەورە نابینێ بۆ ئەوەی کە بێتە هۆی ڕوودانی مەلەرزێکی یعنی ئاوە گەورە لەوانەیە دەوری هەبێ بۆ بوومەلەرزەی بچووک بڵێن لە بەبڕی 2.5 هەتا 3 ئەوە یعنی تەنها جیاز هەستی پێکات ئەجینا ئاوا بوومەلەرزەی گەورە مرۆڤ هیچ دەور نابینێ لە ڕوودانی بوومەلەرزێکی ئابەم شێوە گەورەیە هەندێک یعنی لێرە و لەوێ ڕاوبۆچوون هەیە کە مەسەلەی بەکارهێنانی چەکی هارپ کە ئەو چەکێکی کوشندەیە کە بەکار هاتوویە بۆ ئەم بابەتە بەڵام هەتا ئێستا بە شێوەیەکی زانستی و بە بەڵگەوە ڕوون نەبووتەوە کە ئایا ئەم چەکە بەکار هاتی بێت بەڵام ئەتەوەن ئەو چەکەش چێکی کاریگەرە و چەکێکە کە بە کەهرەبامەغناطیسی یعنی دەوری خۆی بینیە بێتەوەی کاولکاری بەڵام بۆ ئەمە بەستە بۆ ئەم یعنی بوومەلەرزەیە تا ئێستا ڕوون نەبووتەوە کە ئایا ئەو چەکە بەکار هات بێ یان نە. بەڵێ بەڕێز دکتۆر ئارام نامیق پسپۆڕی جیۆلۆجی لە سلێمانی و لەگەڵ مابووی ماندوو نەبی دکتۆر سپاس.